الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خۆشەویستان و ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئێمە لە درێژەی وانەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع گەیشتینە کتاب الصلاة، واتە ئەو چەند وانەی کە تێپەڕین ئێمە هەر لە باس و بابەتی تەهارەدا بووین. ئەوڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار دەگەینە کتاب الصلاة، واتە پەرتووچی نوێژ. بێگومان ئێمە لە وانەکانی ڕابردوو باسی ئەومان کرد، زانایان ئەو ڕیزبەندی و تەسەلسولیان کە داناوە بەبێ مەبەست نییە، واتە دەبێ پاک بی ئەو جا بچیە خزمەت خوای پەروەردگار. یعنی ئەوە وەکو مەلەکەیەک دەبێ لە خەیاڵماندا لە زیهن و هۆشماندا سابت بێتن، ئینسان بە پاچی دەبێ بچێتە خزمەت خوای پەروەردگار. سەڵات بێگومان گەورەترین فەریزە و گەورەترین عیبادەتە کە ئینسان ئەنجامیدا بۆ خوای پەروەردگار، و خوای پەروەردگاریش لەو واجباتانەی کەوا لەسەر مرۆڤەکان واجبی کردینە، لەو ئەرکانەی کە دایناون لە هەموویان زیاتر تاکیدی لەسەر کردبێتەوە نوێژە. لەبەرەوەش نوێژ بەو مانایی نا کە بۆ نمونە خوای پەروەردگار گرانیە قورسیەکی بۆ مرۆڤەکان بێن، نا، لەبەرەوەی کە مرۆڤەکان هەر کاتێک کەوا دڵتەنگ بوون، هەر کاتێک کەوا دنیا هێرشی بۆ هێنان، هەر کاتێک کەتنە ناو باس و بابەتێک کەوا پێیان حەل نائەکرا، تەنانەت چونکە زانایان بەو شێوازە تەنانەت ڕوویان لە نوێژ کردیا، ئیتر ڕوو لە نوێژ بکەی. وەستەعینوا بالصەبر والصەلاة، ئەوە فەرمانی خوایە. جا بۆیە نوێژ زۆر کەس یعنی بە شێوازێک تەعاملی لەگەڵەکە کە ئەنەما بارقورسیەکە. لێش ئەوانەی دوور لە ڕووتان کە سەقافەتی ئیسلامیان لاوازە ئەڵێ با بچمە و نوێژش لە کۆڵە خۆکەمەوە. قسەکە لە چێن دەرەوە یعنی دێتن لەوەی دێک کە بەڕاستی نازانی مانا و مەفهوم و واتای نوێژ بۆ دانراوە. جا سەڵات ئەو شەی کە بۆ دانراوە لەبەرچی دانراوە، سەڵا بەخۆی بە مانای دوعا دێتن لە مانای لۆغەویەوە، لەبەرەوەی بەشێکی زۆری نوێژێ دوعایە. تەسمیەة الکل بئسم الجزء، یعنی ناونانی هەمووە بە بەشێک کە بەشێکی زۆری دوعایە. بۆیە سەڵات ینی ئەو فەریزە گەورەیە کە خوای پەروەردگار زۆر تاکیدی لەسەر کردیتەوە، و تەنانەت نێوان موسڵمان و غەیرە موسڵمان نوێژە. معلومی جەنابتانە، ینی ئەمە دەیگەینێ باسی تاریک و سەڵاتوانە، بەڵام لە کۆتاییەکەی تر نوێژ زۆر گەورەیە، لا ناچێت تا عەقڵ لە جەستەی مرۆڤ، لە کەللەی مرۆڤ ئیش بکاتن، ئەندامەکانت هەمووی لەگەڕ بکەون، بەس عەقڵ ئیش بکاتن، چاو ئیش بکەن، یعنی واتە بتوانی زەین و هۆش هەبێتن، دەبێ ئەو نوێژە ئەنجام دەی. ئەویش لەبەر چییە گوتمان؟ لەبەر ئەوەیە کە تو پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار بەسی، نەک بۆ مانای خوای پەروەردگار بارقورسیەکی خزبیتە سەرشانی. چونکە زۆر جار ئینسان ئەگەر لە تەمان ئەوە وەکو ڕوونکردنەوەیەک، دەزانم جەنابتان زۆر لەوەی گەورەترن، یعنی ئەمە ئەو شیکردنەوانە بدەین، بەڵام یعنی زۆر جار خەڵکانێک کە دەبینین لە دەور و پشتی ئێمەیە، ینی بەو شێوازە چاو لە نوێژەکەن کە مەفهوم و واتایەکەی نازانن، بارقورسیەکیان دێتە بەرچاو. ناوانیە خوای پەروەردگار دەیەوێتن هەمیشە بەندەکەی ڕوو لێ ئەو بێتن، گرێ و ناخۆشیەکانی ژیانی ئەو ئەزیەتانی کە دێتە بەری ڕوو لە خوای پەروەردگار بکاتن، لەوەی خوای پەروەردگار لۆی چارەسەر بکاتن. بێگومان پێناسەی نوێژ کراوە کە زانایان بەو شێوازە پێناسیان کردیە، أقوال وأفعال مفتتحة بالتكبير ومختتمة بالتسليم بشرائط مخصوصة. يعني چەند قسە و کردارێکن کە دەست پێ ئەکا بە گوتنی الله ئەکبەر کە دەیگەینێ کە ڕوکنە، و بە سەلامدانەوەی یەکەم کۆتایی پێدێتن. جا لە ناو ئەو هەموو ئەقوال و ئەفعالانە کۆمەڵێک شت دێتە گۆڕێ کەوا ئێمە دەچینە خزمەتیان. یەکەم شت کە لێرانە ئەو زانا بەڕێزە باسیەکاتن، باسی چەکاتن مەواقیت و سەڵات، کاتەکانی. چونکە ئێستامە بۆ نمونە کە باسی نوێژەکەین دەیبزان لە چ کاتێک بکەین، ئایا گەورەی نوێژ ئەوە زانیمان. جا شتێکی دیکە ماوە، یعنی کە بیزانین نوێژ چ کاتێک واجب بوو لەسەر موسڵمانان، بێگومان ئەو کاتێک کە خوای پەروەردگار میوانداری پێغەمبەری ئازیزمانی کرد صلی الله عليه وسلم، شەوڕۆیەکە و بەرزکردنەوەکە کە زانایان دەڵێن
واتە نزیکەی 18 مانگ ساڵ و نیوێک بەر لەوەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە مەککە کۆس بکاتن لە بۆ مەدینە. ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشتر نوێژی کردیا؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشتر بەیانیان و ئێواران دوورکعاتی کردیە، بەڵام لەسەر ئومەتی واجب نەبووە. بەس کاتێک کە شەوڕۆیی کرد خوای پەروەردگار لەسەر پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئومەتەکەی جا معلومی جەنابتانە، ینی ئەو قەزیەی کە 50 نوێژە بووە بە 5 نوێژ، ئەوە ئێمە ناچین ئەو تەفاسیلە، لەو کاتیدا واجب بوو، واتە ساڵ و نیوێک بەر لەوەی کەوا بچنە مەدینە، هەر لە مەککەوە نوێژ واجب بووە. لێرانە ئەو زانا بەڕێزە لە کاتی نوێژ دەست پێەکە، حتا زانایان لێرانەش وەکو هەڵوێستەیەک بۆ لە نوێژی نیوەڕۆ دەست پێەکە. فەرمی الصلاة المفروضة 5 الظهر وأول وقتها. لە نوێژی نیوەڕۆ لەبەرەوەی ئەو کاتێک کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم چۆ خزمەت خوای پەروەردگار کە گەڕاوە نوێژی بەیانی نەکرد، جوبرائیل نەبوو ئیمامی، لە نوێژی نیوەڕۆوە جوبرائیل عليه السلام بۆ ئیمامی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتەکانی پێگوتن و فێرە نوێژی کرد بەو شێوازەی کەوا ئێستا ئێمە ئەنجامی دەدەین. لێش لە نوێژی نیوەڕۆ عولەما کە لێرانە بڵێن بەو شێوازەی کە داینایە نهێنیەکەی دەجێڕنەوە بۆ ئەوە، واتە لە نوێژی نیوەڕۆوە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم دەستی پێکردی. الظهر وأول وقتها زوال الشمس وآخره إذا صار ظل كل شيء مثله بعد ظل الزوال. یەکەمیان کە کاتی نوێژی نیوەڕۆیە هەر کاتێک کەوا ڕۆژ لایدا، لە کاتێکەوە لە چاوی چەپە بۆ لای چاوی ڕاستەواتە بۆ لای خۆر ئاوا ڕۆویشت، بۆ لای خۆر ئاوا ڕۆیشت لە ناوەڕاستی ئاسمانی کە ڕاوەستای ئەوە بڵێن بۆ نمونە پشتت لە ینی ڕوت لە خوارێ بوو، پشتت لە باکوور بوو، ئەو دەستەکانیشت ڕێک لە ڕۆژەڵات و ڕۆژ ئاوا بوون کە ڕۆژ ئاوا بوو لۆ چاوی ڕاستە، واتە بەرەو خۆر ئاوا چوو، ئەوە زەوالی پێ ئەگوترێتن، واتە لادان لەو کاتەوە دەست پێ ئەکاتن. تا کەنجینە نوێژی نیوەڕۆ وآخره إذا صار ظل كل شيء مثله. بەڵام بعد ظل الزوال سێبەرێکی لەلا پەیدا ئەبێت، چونکە کاتێک کە خۆر لارە بێتەوە سێبەرێک پەیدا بێت، جگە لەو سێبەرەی کە سێبەری هەر شتێک بۆ ئەندازەی خۆی، ئەوە نوێژی نیوەڕۆ هەتا ئەو کاتیە. والعصر وأول وقتها الزيادة على ظل المثل. واتە کاتێک کەوا زێدەیەک لەسەر کەنجین، ئەو سێبەرەی کەوا هاوێنەی خۆی بوو هەندێک لەو زیاتر، واتە لە سێبەری کاتی کە خۆر چۆ لای چاوی ڕاستە و بەرەو خۆر ئاوا ڕۆیش لە زەوالی، جگە لەو سێبەر و جگە لە سێبەری ئەندازەی خۆی هەندێکی دیکەش، ئەوە عەسر کاتەکەی دادێتن. هەرچەند ئێستا ئێمە باسی ئەوەیەکەین ئەوە لە کاتێک ئەگە سعات و شتیوە نەبێتن، ئەمە ئەو ئەندازەی ناکەین ئێستا، بەڵکو مەواقیت و سەڵات لە زۆربەی ئەوەکاندانرایە، یاخود ئەمە هەر بە خۆمان لەناو مۆبایلەکاندا، یاخود بەخۆشن ئێستاکە ڕاهاتینە بە دەقە تەعامل لەگەڵ کاتی نوێژەکانەکەین، کەسمان ناچیتە بەرتاوێ ئەو تەعاملی بکاتن داخوا سێبەرەکان چیلیاتێ. بەڵام ئایا دینی ئیسلام هەر لۆ ئەو پێشکەوتنی ئێستایە؟ ئایا کاتی خۆی وابوو پێش ئەوەی ئەو تەوقیتانەدا بدرێن خۆ کاتی خۆی هەندێک مفەکەرە هەبوو ئەو مەواقیتی تێدا بوو؟ جاران پێیانە گۆ مفەکەرەوانی بەتەمەنەکان لەوانەیە زۆریان هەر لە بەرکەیاندا بوو بیتن. ئەو مامۆستا سەید محەممەد ئێستا مەواقیتی سەڵاتی دانا و ئێستاکە الحەمدوللا بەو GPS و ئەوانە چۆنی بتەوێتن وڵاتانیش دیاری ئەکەی. بەڵام ئەگەر ئەوانە نەبوو هەمووی دەگەڕێتەوە سەر دوگمەیەکی کارەبای، ئەگە کارەبا نەما هیچیان لەو بابەتانە نامینێن، مەگەر ئەوەی نووسراوە لە وەرەقە و ئەوانە دەنا ئەوەی دیکە نامینێتن ناو مۆبایلوانە. کەواتە ئەمە ئیسلام پەیوەندی بۆی وە نییە کە ئەوە بێتن، بەڵکو لەگەڵ شتەکانی سروشتی کە ئەو خۆر و مانگ و هەموو ئەوانە، تەنانەت عولەما باسی نوێژی مەغریب و عیشا و ئەوانە کە دێتن ئەوەشیان هەر بە ئەستێران لێکدایتەوە کە خۆر نەما، چۆن لەو شوێنە ئاوڕ بداتەوە، چ ئەستێرێک ببینیتن، چۆن ئەگەر لە شوێنێک بوو تا ئەوێن دەر چ ئەستێرێک ببینی لە لای ڕاست لە لای چەپ، هەمووی ئەوە ئەندازە گیری لۆکرایە.
تەنانەت بە تەسبیحات و بە زیکر و هەموو لێکدانەوەکان کرا لە ئەوانەی لە ناو سزنەکانن لە شوێنێکن کە خۆر نابینن کە شەو و ئاسمان و ئەستێرە نابینن هەمووی جێبەجێ کرایە. بەڵام ئەوەی کە لێرانە باسەکە ئەمە کە لە خزمەتیدا. وآخر في الاختيار إلى ظل المثلين کۆتایی نوێژی عەسر تا کەنجینە تا ئەو کاتەیەکەوە هەر شتێک سێبەری دەبێتە دوو هەندی خۆی باشە، بەڵام جگە لە سێبەری ئیزەوال کە باسمان کرد ئەوە لە چ ڕەئیەک فی الاختیار ئەگەر دەیەوێ پاداشت و خێرێکی چاچی بەنسیب بیت. فی الاختیار طبعا عولەما ئەوە لێرە بە کورتی باسەکە، بەڵام لە کتابە متەوەڵەکان باسی کاتی نوێژەکانیان کردا بەشیان کردیا فی الاختیار، فی الجواز، فی المەکروه، فی المحرم هەموویان دابەش کردیە. لە چ کاتێک خێری چاکە کاتێ، لە چ کاتێک دروستە، لە چ کاتێک مەکروهە، لە چ کاتێک حرامە، یعنی لۆ گەیشتە کاتی چوونێ پێڕاناگاتن دەست نوێژ بژوا و نوێژەکان هەر 4 ڕەکعەتیان ئەنجامدا هەر 3 ڕەکعەتیان ئەنجامداتن. بۆیە عولەما هەموویانە دابەش کردێ، بەڵام لێرە بە کورتی فی الاختیار و فی الجواز باسەکاتن، واتە ئەگەر خێر و پاداشی چاک بێگومانی یعنی معلومی جەنابتانە کاتێک کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەپرسن باشترین ئیش چییە کە ئینسان ئەنجامیدا ئەفەرمی الصلاة فی وەقتها، نوێژ لە کاتی خۆی. وخوای پەروەردگاریش ئەفەرمێتن إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، واتە ئەوە ڕوون کرایتەوە لۆیە ئینسان هەوڵ بداتن هەمیشە نوێژ لە کاتی خۆیدا ئەنجام بداتن. یعنی نەکەویە ناو ئەو لێکدانەوانەی کە عولەما کردیتیان ئینسان لەوانەیە جارجارە کەویتە وەزعەکی وا یعنی حاڵەتە، بەڵام نەبیتە شتێکی هەمیشە، چونکە دەبینین هەر لە قورئاندا خوای پەروەردگار فەرمێ فەوەیل للموصەلین، یعنی ئەتوەرە نوێژ ئەنجامەدەی ئەوجا خوای پەروەردگار باسی سزا و هەڕەشە ئەکاتن لۆ کەسێک کە نوێژ ئەنجامەدا. ئەوە خوای پەروەردگار خۆ نوێژی هەموو ئومەت هەموو دنیا کە 8 ملیارە ئێستاوە گەیشتینە هەشتی چەند مانگێک پێش ئێستا هەمووی نوێژ کاتن لە خوایەتی خوای گەورە کەم نابێتەوە و زیادیش ناکاتن. یعنی ئەوە لۆ خۆمانە لێ خوای پەروەردگار پێخۆشە بەندەکانی لەو کاتە بن ئەو هەڕەشەیەش لەو بابەیە کە ئینسان بەڕاستی نەکەویتە ئەو کاتانە. وفي الجواز واتە تا چ وەختێک نوێژی عەسر دروستە ئینسان ئەنجامی بداتن إلى غروب الشمس تا ڕۆژ ئاوا ئەبێت دروستە، بەڵام ئەو خێر و پاداشتەی یەکەم جارت ناگاتێ. یعنی ئەمە کە دەڵێن دروستە بۆ نمونە کە عولەما فەرمووتیان تەبەن ئەمن هیچ نیم، یعنی ئەوە لەسەرەوەی کە ئینسان بڵێ ئێستامە بەعام ئومەت هەمووی وا دەکاتن، بەڵام ئەو خێر و پاداشتەی ئەوەلیت ناگاتێ. والمەغریب ئەو جا دێتە سەر نوێژی مەغریب واتە نوێژی ئێوارە بڵێن کە هەر بەغریب ناویە بین یاخود شێوانی ناوە بین ووەقتها واحد یەک کاتیا هەیە. تەمانەوە لێرەوە ئەڵێ دەنا دووبارە لە کتابە درێژەکان ئەویش هەر کاتەکەی کە ئێستاش بەسعات و چارێکێک دانرایە، بەڵام ئەو ئێستاکە بە شێوازێکی زۆر جوان لۆما ڕوونەکاتەوە تا چەندیە. وهو غروب الشمس ئاوابوونی ڕۆژە وبمقدار ما يؤذن بە ئەندازەی کەسێک بانگ بداتن ويتوضأ بچی دەستنوێژ بشواتن ويستر العورة زلک و بەرگێکی وا دەبەرکا کە شەرعی بێ نوێژی پێ بکرێتن واتە عورەتی خۆی داپۆشێتن مەبەست لێرەدا ئەوەیە. ويقيم الصلاة نوێژ ئەنجام بداتن ويصلي 5 ركعات 5 ڕکعات ئەنجامدا. 5 ڕکعات مەبەستی پێچیە 3 ڕکعاتی نوێژی مەغریب کە واجبن و 2 ڕکعاتی سونەتەکەش دەکاتە 5 کاتەکەی ئەوەندەیە. بەس ئەوڕۆ عولەما سعات و چارێکێکیان دانایە. تەبەن ئەوەش لەسەر عامی کە شەفەقی ئەحمەر و ئەوانە کە ئێستا دەیگەینێ دیارە لەوەندەی بەعام ئاوا ئەبیتن شەفەقی ئەحمەر. دەنا ئێستا گەر کەسێکی بڕەت وەک ئەڵێ دەست و برد بیت گەرم و گوڕ بیتن لە دەستنوێژ و لەو ئەوانە و عورەتیشی پێشتر داپۆشی بێ کە ئێستا الحەمدوللا جلوبەرگ زۆرە هەر ئەوەلی کابرا خۆی داپۆشیە ئافرەتە پیاوە چۆنە بەدەمە چیەچی دەستنوێژێ دەشوات و دێت 5 ڕکعاتانە کاتن لەوانەیە هەر زوو لێ بیتەوە. ئایا نوێژی مەغریبێ چوو؟
وانە ئامە کە ئێستا ئەو دەقانا بینین اعتیباری یعنی کەسێکی ئەوە کرایە و اعتیباری ئەوەی نەکرایەکەوە بەلوعە و حەنەفی و چی پێ دەڵێن شێرە لە ماڵێ بیت و مەخسەل و هەمووشت تەواو بیت و گەرم و گوڕ و هەر وەچێڵێ نەتاوێ بینی نەشەوێ بینی نەڕۆژە بینی هەر لە ماڵێ بەڵکو لە ژووری نەومەکەت هەمووشت باسی ئەوەی نەکرایە جاران کانی بوو یا ڕووبار بوو یان جۆگە بوو یان فڵان دەبڕۆ مەسینە ئاوەکەم لۆ بینەوە هەتا دەی هینا و دەیک برد و دەستنوێژی دەشوشت یعنی ئەمە کاتێک کە باسی شتەکانەکەن گوتمانەوە لە 440 وفاتی کردیا تەمەنی 150 ساڵ بووە ئەو زانا بەڕێزە یعنی ئەو وەزعانە کە باسەکاتن باسی 1000 ساڵ پێش ئێستایە کاتن بەڵکو پێشتریش ئەمە باسەکەن چکە 1400 ساڵە کەوا نوێژ واجب بووە و لەسەر ئومەت دەیکاتن یعنی ئەمە ئەو دەقانە کە لێکە دەینەوە زۆر جار لێوانەیە شتێک لە خەیاڵماندا دروست بی بڵین ئێخەوانە یاخود چۆن دەبێوا بێ نامە با بگەڕینەوە دوایێ شێرە و شوێنە بووە ئەمە لە منتیقەی ما قەڵای لێنە یعنی ئەوە هەر لۆ ئەوە بەچیانی هینایە تەمان لێرە شەروا بووە لە سەنحاری بووانە کە ئاویان هێنایە لە دوورەوە لۆ هەولێرێ هەموو بە ئەوەی چی بێڵێن بۆڕی قوربامە بەو مستەڵەحی بڵین بە بۆڕی قوڕیان ناهینایە هەموو گۆزە و شوێنە تێخستە ئاو نەبووە لە چەند شوێنێک ئاو بەو شێوازەی دەنا دەبات و با سەرکانیە لێ ئێمە بەسمان لێردا بەو شێوازێ والعیشاء کاتی نوێژی عیشا کەنجینە وأول وقتها سرتاي وقتكي إذا غاب الشفق الأحمر كاتك كوا أو سورايي كهورا ياخد يتر هرشتك كوا دكوي تبرد زي جاي روج آوابونه أو نامينية وآخره في الاختيار إلى ثلث الليل تاتكاتي خير وباداشي تاشي لقاتي إلا أنزام داني نويجي عشاء تاكو سيتشي شو وفي الجواز لكاتي كوا دروسة إنسان هتا كنجي نويجي عشابك إلى طلوع الفجر الثاني تاكاتي كوا فجر ثاني جزنجي دوم لي أداتن ياخد تي بيدلن أو سبيايي كوا لخورهلات بيدا أبي إيدوم أواني كمتابعين كريم طبعا لنا وشاري متابعنا كريم صالانا هميشة لو كاتي رمضان أو تشيشانا بيدا بين برزان بخواي أو كساني كوا فيديو شتو بلاو كانوا زوريان هر نازانن فزي صادق وفزي كاذب ليك كنوا وبتايبت ليرانا لو شويني كوا قلوب وشوي لي نابيندري فرقي بيناكيتن دبي شوينك بصاف بيتن وهز بيبكي فزي كاذب وفزي صادق فزي كاذب كبلن اويان ناو او سبياتي كديتن راس سبيايه كبرو اسمان استو نامينيت دوباره تاريخ دياتو لدواوي او جا فزي صادق ديتن سبيايه كبرش بلاوا بيتو اسو روجالات روناك بيتو هربرو روناچي اتي تا او كاتا نويجي عيشا دمينيت بەڵام ئەوە جوازە واتە ئینسان هەتا ئەو کاتی تاخیری نەکە والصبح هو أول وقتها طلوع الفجر الثاني وآخره في الاختيار إلى الإسفار وفي الجواز إلى طلوع الشمس نوێژی بەیانی چ کاتێکە لە کاتێک کەوا فەجری دووەم گوتمان ئەو سپیایەتی کە دێتن لە ڕۆژهەڵات تەواو سپیایەتێکە پەرش بڵاوە بێتن ئەو فەجری سادقە لەو کاتەوە دەست پێ ئەکاتن تاکو ڕووناکایی تەواو پەرش و بڵاوە بێتن ئیسفار باشە ئیسفار ئەوەیە ینی ئەو سپیایەتی کە دەکەوێتە وڵات ئەو ڕووناکاییە هەتا ئەو کاتیە بەڵام ئەوە لە ئیختیارە هەرچەند ئێستا بۆ نمونە حەنەفیەکان ئەوانەی کەوا لەناو حەنەفیەکان ینی هەردیان فیقەکەیان خوێن بیتەوە ئەوان نوێژی بەیانی زۆر تاخیرەکەن وەچی مەنی ئێستا ئەمە هەرکە نوێژی بەیانی هات دەیکەین ئەوان هەر بەخۆیان هەتا دنیا بڕک ڕووناکە بێتن بەڵام مەزەبی شافعی وای پێ باشە بڵێن عولەمانی مەزەبی شافعی کە هەتا ئیسفار ئەوە کاتی هەڵبژێرداوە بەڵام هەتا طلوعی فەجر دەمینێت کاتێک کە طلوعی فەجر بوو ئەوە بێگومان نوێژی بەیانی نامینێت جا بێگومان ئەوانە هەموو حەدیثیان لەسرە یعنی ئەو باسانەی کە کردمان پیامبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی فەرمودەی دەربارە هەیە جگەلەوەی کە جوبرائیل عەلەیه السەلام ئیمامەتی لە بۆ پیامبەر صلی الله علیه وسلم لە مەککە کردیە و فێری کردیە ئابەس ئەمە بە حەقەت ئێستا ئەو هەموو دەقانە بخوێنینەوە وەکەڵێ لەوانەیە زۆر کاتمان بوویەتن بۆیە ڕاستەوخۆ دەچینە سەر شەرائیت وجوبی الصەلاة ئەو مەرزانەی کە ئینسان لەسەری واجبە بێتن کە نوێژ ئەنجام بداتن بێگومان ئەوانە زاندراون بەڵام وەکو زیاتر کە بەرچاوڕوونی و درێژەدان بە باس و بابەتەکە
یەکەمیان مسلمان بوونە، کەسێک کەوا کافر بێتن نوێژی لەسەر واجب نییە، و تەنانەت ئەگەر کافرێک مسلمان بوو نوێژەکانی ڕابردووشی ناکاتەوە. بەڵام ئایا کەسێک مسلمان بێ و هەڵگەڕێتەوە مسلمان بێتەوە کە لە مصطلحی شەرعی پێڵەن هەڵگەڕاوە مرتد، ئەو کەسە دەبێ نوێژەکانی بکاتەوە چکە پێشتر مسلمان بە. بەڵام کەسی کافر هەر بە نەسی ئاەت ئەو نوێژەکانی ڕابردووی لەسەر نییە، خی پەروەردگار بەڵکو لێشی خۆشە بێتن، خی پەروەردگار زۆر زۆر بەخشندەیە. والبلوغ مەرجێکی دیکە ئەوەیە کە ئەو کەسە بلوغی بێتن. بەڵام ئایا پێشی بلوغ دەبێ ئەنجامدایاننا؟ حەدیثەکە معلومی جەنابتانە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە 7 ساڵی پێیان بڵێن لە 10 ساڵی لێیان بدەن، ئیتر کە بلوغیشیان بوو تەواو مکەلەفە. بۆیە لە 10 ساڵی پێویستە زەجر بکرێ منداڵ بەداخەوە دەیڵم پەروەردەیە کت تێناوەمە زۆر دڵسۆزانە بە حیساب لەگەڵ منداڵەکانمان تەعاملەکەین، بەڵام وانە واللهی ئەمە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵسۆزتر نین کە دەفەرمێ لێیاندن خۆمانایەوە ناتو قالبی بشتێنە. مانایەوەیە بە حەقەت جۆرێک لۆیە ئیبن خەلدون ئیمامی غەزالی کەوانە گەورەزانای ئەو ئومەتەن لە بازی تەزکیە و تەربیە و ئەوانە زۆر کتاب و دەقەکانیان زۆر زۆر بە هەند وەرەگیرێن، ئەوجا ئەوان لەگەڵ جۆرێک لە سزادانی منداڵن. پەروەردەیەکمان ێستا لێ هاتێ ناوێت کە دەڵێ نابێت خۆمە ناڵێ با منداڵ لی بدرێت و ئەزیەت بدرێ و دموچاوی پێوە دیار بکرێت و نه ئەوە نا، بەڵام ناکرێت سزا و پاداشت لە تەعامولکردن و لە تەربیە و پەروەردە نەبێتن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە 10 ساڵی جۆرێک لە لێدانیشی تێدا بێ، واتە زەجرکردن و ئەوانە. والعقل وهو حد التكليف، و ئەو کەسە دەبێ عاقڵ بێ، واتە کەسی شێت و کەسی ئەوەی کە مغما عەلەیهی واتە لە هۆشخۆ چوە ئەوانە نوێژیان لەسەر واجب نییە، کەوەش حد و سنوورێکە لە بۆ کەسێک کە ئینسان لێک کاتێکەوە مکەلەفە بێتن کە عەقڵی ئیش بکاتن. والصلوات المسنونات 5، ئەو نوێژانەی کەوا سنەتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داینە 5: العیدان، واتە ئەوە بڵێن مەبەستی هەردوو نوێژەکانی قوربان و نوێژی جێژنی ڕەمەزان و نوێژی جێژنی قوربانە. والکسوفان طبعا ناوەکە تەغلیبە، دەنا کسوف و خسوفە، کسوف لە بۆ ڕۆژگیرانە، خسوفیش لە بۆ مانگگیرانە، بەڵام ئەوە لە بەلاغەی عەرەبی پێگوتێت تەغلیب، واتە زاڵکردنی ناوێکی دیکە بەسەر ناوێشکە، واتە ڕۆژگیران و مانگگیران. والاستسقاء واتە نوێژە بارانە، ئەوانە 5 نوێژن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داینە. والسنن التابعة للفرائض 17 ركعة، ئەو سنەتانەی کەوا تابعی نوێژەکانن، واتە لە پێش و پاشی 5 فەرزەکان ئەنجامەدرێن، 17 ركعة. ركعة الفجر 2 ركعتەکانی پێش نوێژی بەیانی کە وابزانم زۆربەتان ئەو حەدیثەتان لەبەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ركعة الفجر خير من الدنيا وما فيها. جا لێرانە تەئکیدکردنەوەی لەسەر چی؟ یعنی یەکێک لە مەفهومە جوانەکانی ئەو فەرموودەیە نەک نوێژی بەیانی ئەنجام بدا، ئاگادار بە سونەتەکەشت لە دەست نەچێ، بەداخەوە لایەکی ئومەت نوێژەکەشی لە دەستەچێ. ئاینی ئەتوو کو خەیر من الدنيا وما فيها، لە دنیا و لەوەی تێیدایە خێرترە، دەبی نوێژەکە چەند خێر و پاداشتی هەبێتن. و4 قبل الظهر وركعتان بعده، 4 ركعت پێشی نوێژین وەڕۆ و 2 ركعتیش دوای نوێژین وەڕۆ. و4 قبل العصر، و 4 ركعت پێشی نوێژی عسر. طبعا هەموو فەرمودیان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی نیوەڕۆ ئەفەرمێ هەر کەسێک کەوا یعنی 4 ركعت پێش نوێژینی وەڕۆ، 4 ركعت پاشی نوێژینی وەڕۆ ئەنجام داتن، خی پەروەردگار دووری خاتەوە لە ئاگری دۆزەخ. دەربارەی نوێژی عسر ئەفەرمێ ڕەحمەتی خوای گەورە لەو کەسەی کەوا 4 ركعت پێشی نوێژی عسر ئەنجامەدا، رحم الله امرأ صلى قبل العصر 4. وركعتان بعد المغرب، و2 ركعتیش پاش نوێژی مەغریب، و3 بعد العشاء، و3 ركعتیش پاشی نوێژی عشاء، يوتر بواحدة منهن، و لەو سێیانە یەکیان بەتەنێ ئەنجامەداتن وەکو ئیتر. طبعا لێرە ئەو زانە بەڕێزە بەو شێوازەیە هیناینە ڕیوایەتی جیاجیە هاتیە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم چەندی ئەنجام داوە، بەڵام عولەما تەرتیبێکیان داناوە بە گوێرەی کە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە، دەفەرمون 10 ڕکعەت کە ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ ئەجێڕتووە، فەرمێ مؤەکەدەن 2 ڕکعەت پێشی نوێژی نیوەڕۆ، 2 ڕکعەت پاشی نوێژی نیوەڕۆ، ئەوە 4، 2 ڕکعەت پاشی نوێژی مەغریب، 2 پاشی نوێژی عیشا، ئەوە 8، 2 ڕکعەتیش پێش نوێژی بەیانی، ئەوە 10. ئەوانە دیارە پیانە گوترێ مؤەکەدە. ئەوانی دیکەش پێیانبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داینە. پێشی نوێژی عەسر وەکو باسمان کرد چارە بە 2 هاتیە، پێشی نوێژی مەغریب هاتیە، پێشی نوێژی عیشا هاتیە، ئەوانە هاتینە. بەڵام لەو دەیانە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئەنجامی دایە و دەربارەی ویتر لێرانە ئەفەرمێ 1. بەڵام عائیشە خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ پێیانبەری خوا صلی الله عليه وسلم تا 11 ئەنجامی دایە. جا ئینسان بە حەقەت یعنی بە تایبەت کە بە تەمەندا چوو یعنی هەوڵ بداتن هەندێک شتی لۆ خۆی بکاتە شتی هەمیشەیی دەستیان لێبەر نەدا. چونکە تو کە تەمەنتینە هەتا ئێرانە هەرخ نەگەیشتیە لەمە دووە ناگەیە کە کەسیش نەگەیشتێ. لێ هەندێک شت یەک لەوانە و نوێژە وەترانەیە کە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو هوڕەیرە والله عليه فەرمێ ئەوصانی خەلیلی بثلاث، ها فەرمێ خۆشەویستم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 3 شت أفرمي والله أعلم إن صح التعبير يعني أجر أو كما قال الرسول أفرمي وصيتي كردم ويتر أنزامدم بيش أو يبنوم درباري ويتر زور فرمودة هاتين درباري ويتر بوي ما وصاك برسي آية تشتيك يعني درباري إيما ومذهب كاني كمن هردلا مذهب شافعي لا طهارة قرصة ليرة أنا حنفي كان تنانت بيان واجبة ويتر يعني ويتر أو ندي درباري هاتيا تا گەیاندیانە ئاسیەوەی کە واجبە. ئاجالوێ پاداشت و خێری گەلێک زۆرە یازت پێ ناکرێن بەلای کەمی 3 ئەگە هەر نایەکی ئەنجامدا. ئەو جا فەرمێت ئەگەر هات و زانی شەوێ دەنووی هەڵناسیەوە زوو بیانکە، ئەگەر نا کاتێک کە هەستا لۆ شەو نوێژیان پێشی نوێژی بەیانی سعاتت دانایتەوە ئەوە ئەنجامی بدە لۆوەی کەوا لەو خێر و پاداشتەی ئەوە نەبی. ئیجعلوا آخر صلاتكم بالليل وترا أو كما قال الرسول صلى الله عليه وسلم. ودرباري أواني كش فرمودي زور هاتيا أو سنتانا إنسان نالم كتمن هوراس شو براستي يعني هنديك شتي لخو بقريتن أنزامي عم بدات تنانت أجر بقاتا أندازيتش و يعني كزور زور كاتك ضيق بيتن بلام هر أنزامي بدات. وثلاث نوافل مؤكدات سين سنة ذات طبعا أما مستحب من هي نفل من هي سنة من هي أو أنا هم مصطلح هم بأمام كردي سنتي لك دينوا واتا أو كردواني كواجبني نبي أمري خوا صلى الله عليه وسلم أنجامي دينا بلام لكاتي زيادية تصالانة بيت سروجانة بيت شوانة بيت بوشي وازا. صلاة الليل يكلواني كسنتي شي زور مؤكدة كبي أمري خوا صلى الله عليه وسلم أنجامي داوا شونيجا طبعا معلومي زناب تانا شونيج دو زورة سباش نويج عشاء أنجام دي سلا سيتي شو بولا وهالبستيوا كأوا تهجدي بيجوتي مصطلحات كيلو بكارده كأوا الشونيجة جوركيا كبيانبري خوا صلى الله عليه وسلم فرمي أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل. شو كبراسي أو كاتي خلق خاموشة خلق خوي وبير نماوا نخواي وبير به خوا بنامان دا بلا ما تهلاصي هم خوت وبيرة خوت باسة أكي وهم قفتو جوش لقال خواي پروردگار أنزام دي كبراسي أوش كاتيكا خۆشەویستانی خوا ئەنجامی دەن. وەسەڵات الضحا چێشتە نوێژ یان چێشتەنگا و چی پێ دەڵێن واتە نوێژی ضحا کە ئەوەش 2 بێ 4 بێ 6 بێ 8 بێ هەتا 8 والله عالم واریدە حەدیثی دەربارە هاتیە ئینسان بەلای کەمی 2 ئەنجام بدە. چەند جوانە نوێژی بەیانیت کردی حتانی وەڕۆ بە تایبەت نوێژانی ینی کاتی بەیانی بڵێن عەفەن وەرزی هاوین و بەهار ڕۆژ زۆرە درێژ نەتوەرە لە نوێژی بەیانیەوە سوزەی لە بۆ خوای گەورە نەبێ هەتا نوێژی نیوەڕۆیە یان ئەو شەوە درێژانە سوزەی لە خوای گەورە نەبەی جا بە تایبەت کابرا مسافرە لە نوێژی مەغریبیەوە نوێژەیە کە حتا نوێژی بەیانی وانە ئەدێت و بە چ ئەسلمێنی کە خۆشەویست لە بۆ خوای گەورە هەیە ئاخەمە هەندێک شتێ لێک نادەینەوە زۆر جاروێ مەفهومێکی یعنی سەطحی وەرەگرین لە بابەتەکان خۆشەویستی ئەوەیە تو چۆن کەسێک خۆشەوێ حەزەکە ئەگەر نەشی بینی ناوی گوێ لێبی ئەوەندە لیقاکەی لەلا خۆشەویستە جا بۆیە نوێژش گەورەترین لیقایە کە خوای گەورە
بە مرۆڤەکانی بەخشێ وەسەڵات و تەراویحی و نوێژی تەراویحیش معلومی جەنابتانەی تر ئەنجامدانەکەی چۆنە، بەڵام تا 20 ڕکعەت وارد بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە. طبعا والله أعلم ئەهلی مەدینە لەبەر ئەوەی کە تەوافیان نەبووە زیاتریشیان کردیە، بەڵام 20 ڕکعەت ئیتیفاقی عولەمایە. و ئێستاش ئەمە هەشتی دەکەین و سێویتری ئەنجام دەین، ئەوەشیان هەر واریدە. صلاة الضحى جا من ناڵم بە حەقەت ناچمە خزمەت حەدیثەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویتی کە بەقەدەر ڕمێک بەرز بووە. طبعا ڕمێک ئەتوو خۆ ناچی ڕمێک دەزێت کاتێک کە چاو لە خۆر هەڵاتەکەی کە لە بەرچاوی تو مەتر و نیوێک 2 مەتر ئەوە لە بەرچاوی تو خۆر ئەوە بووە، ئەوە دەست پێ ئەکاتن. ئیتر حتاکو زەوال چێشتە نوێژ دەمینێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکی داناوە ئەفەرمێ ئەو کاتەی دوور لە ڕووتان سمی بەچکەوشتر بە تاوێ ئەزیەتی خوا، تقریبا ئەکاتە 9 و 10 ئەوانە تاو بەهێزە بی، ئەو کاتانی کاتێکی باشە لۆ تقریبا نەکەویتە مابەینی نوێژی نیوەڕۆ و نوێژی بەیان بە معەدەلی. ئینسان لەو کاتەی بچیت ینی چێشتە نوێژ ئەنجامدا بەلای کەمی دووی بکەی، ئیتر ئەگە هەر ناچار بیکێ ئەوەیەک لە خۆت ئەنجامی بدەیت. تەمان سونەتن، بەڵام ئەمە ئەوڕۆ دڵنیانی لە واجبەکانمان ئەگەر تەواو بن، ئێگەر عەساوە لەعەلە بە سونەتەکانیش پشتیوانیەکی لە واجبەکان دروستکەین لە قیامەتێ، چونکە حەدیثی صحیح لەسەرە معلومی جەنابتانە کە خوای پەروەردگار لە حەدیثێکی قودسی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتێک کە بەندەکان کەم و کوڕیەکیان هەبوو لە نوێژە واجبەکان بە سونەتەکان پڕەکرێتەوە. وشرائط الصلاة دين سرباس بابتش مرزكاني نويش أفرمي مرزكاني نويش قبل الدخول أواني يشي شرائط وجوب الصلاة بون شيء لسري واجب به أو ذا كتشين ناو نويش تن مرزك هي قبل الدخول فيها 5 أشياء بينشتك برلوي كوابسين ناو نويش يكم طهارة الأعضاء من الحدث والنجس واتا پاچی ئەندامەکانە لە بێدەستنوێژی و لە پیسی، هیچ پیسیەکیان لەسەر نەبیت، ئەوانەی کە بۆ نمونە خوێنە ئەوانەی دیکە بەولەکانن ئەوانە، و لە ڕووی بێدەستنوێژی گەورە و کچکەش هیچ شتێک لەو بابەتەی نەبیتن. وسەتر العەورەتی بلیباس طاهر، داپۆشینی جەستەیە کە دێن دوایە عەورەتی پیا و ژن چێندەرە و چەند شەرع ئەندازەی لۆداناوە، داپۆشینی عەورەتە بە جلک و بەرگێکی پاک. دووبارە تاکی دەکاتەوە لەسەر پاچی، واتە پاچی زۆر زۆر مهمە. خۆشەویستان، ئەمە دەزانین خوای پەروەردگار منەتی بە پیسی و پاچی مرۆڤەکان نییە، بەس وەڵڵاهی خوای پەروەردگار دەیەوێ مسڵمان چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەت ئومەتی من لە ناو هەموو ئومەتەکان دیارن، جێی دەستنوێژیان دەدرەوشێتەوە. دەیەوێت لێرانەش ئەو پەڕی پاک و خاوێنی و جوانیمان تێدا بیت. ڕاهێنانە. یعنی لە وەختی کۆڕۆنەی هەر وەکو ئەوەیەک ئەگەر گەردەن مازاکن، ینی کاتەکە ئەوەیە لە هەموو ئەوروپای سەرژمێرێک کرا. بەشی ئەو وڵاتی مسلمانانەوەی شەرقی ئەوروپای، ئەلبانیا و کۆسۆڤ و ئەوانە، ئەوێن دەریش عینی ئەوەی کرا بڵێن سەرژمێریە و وەکو ڕاپرسیەک داخوا دوور لە ڕووتان ئەگەر لە سەرا و لە مرافق سەحی دێنەوە دەستانە شۆن پێوە پابەندن یان نا. کۆزۆفۆ کە وڵاتی مسلمانانە ئەو منتیقە ئەلبانیانە یەکەمیان هێنا لەسەر هەموو ئەوروپای. ئەو ئیسلام فێری کردین. لۆیە ئیسلام کە شتێکمان پێ ئەڵێتن ئەو پاکخاوێنی لۆ خۆمان باشە، بەڵام بەداخەوە ینی مسلمان زۆر جاروەیە بە قسەی ناشیرن و ئەوانە تۆمەتبارەکرێن، دەنا خەڵک بابێ ئەوانە بخوێنی تۆ بزانم ئەوە چ تەحەجوڕێک تێدایە، چ کۆنە پەرستیش تێدایە کە زاریانەکەنەوە. بەداخەوە والوقوف على مكان طاهر، ڕاوەستان لە شوێنێکی پاک. شوێنی پاک ئەو شوێنەی کە ئەندامەکانی کەونە سەرێ لە کاتی ئەنجامدانی نوێژ، یعنی هەوڵ بدەی ئەو جێی ئەندامەکانی کەونە سەرێ پاک بیتن. ینی دەستەکان و سەر و چۆک و ئەوانە دەبێ پاک بیتن، ینی ئەوە بەلای کەمی بۆ من لە شوێنێکی کە
پاک و خاوێنیەکی زۆر ناکرێت. والعلم بدخول الوقت و ئاگاداریت هەبێتن کە کاتی نوێژە هاتیە بەوەش نوێژ لەسەر عەفەن ئەوەش شەرتێکە لە بۆ نوێژێ. واستقبال القبلة ڕووکردنە قبلە. جا لێرانە قسەیەک کاتێ فەرمێ ويجوز ترك القبلة في حالتين. دروستە ئینسان لە دوو حاڵەت ئەگەر کرا یعنی ئەگەر نەکرا ڕوو لە قبلە بکاتن لەو مەرجەی تەنازل کاتن. في شدة الخوف لە کاتێکەوە زۆر مەترسی هەیە، جا مەترسی شەڕە، مەترسی لەسەر خودی خۆتە، هەر حاڵەتێکە کە شدة الخەوفە ئەوە دەکرێتن. ها ئێستامە ئەگەر هەر باسی نوێژە دەیگەینێ سەڵات الخەوف لەو کاتیشدا ئینشاءڵڵا گەکرا ئاماژە پێکەین. یعنی خوای پەروەردگار باسی نوێژی ئاسایی نەکردیە، بەڵام باسی سەڵات الخەوفی کردێ معلومی جەنابتانە بە تەفسیلی. وەلەو کاتەیدا ئیستیقبال قیبلە سقووتەکە ئەو مەرجە، چونکە فعلا ناکرێتن. جا ئەوە لە نوێژی واجب. وفي النافلة بەڵام لە نوێژی سنەت في السفر على الراحلة ئەو لەو کاتانەدا دروستە ئینسان ئەگەر ڕووشی لە قیبلە نەبێت لە نوێژی سنەت، بەڵام لە نوێژی واجب نا. بۆیە لە نوێژی واجب دەبێ هەوڵدەی لە ئەوە بێتن. جا چ لە سەفەر بێت کە دەڕوات و بە سەفەرە و ئەوانەیە دەوێت لە کاروان دانەبڕێتن بە پێیانەی تر بە سیارەیە چۆنە ئەگەر ڕووشی لە قیبلە نەبێت سنەتێک ئەنجامدا یان لەسەر سواری بێ على الراحلة کە ئێستا سیارەیە، طائیرەیە، بڵێن کەشتیە، ئەو شتانەی کە وەسائیلی گواستنەوەن. وابزانم کاتمان تەواو بوو. بە ئەرکان و سەڵات و ئەوانە بمینێتەوە هەرچەند بابەتەکان ئاسانن، بەڵام ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتوو ئاماژەیان پێ ئەەکەین. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.